میکلانجلۆ شەشەمین کتێبی بڵاوکراوی هونەرمەند و نووسەر حەمە هاشمە. ئەم کتێبە 128 لاپەڕی ڕەنگا و ڕەنگ لەخۆ دەگرێت. کار و بەرهەمە هونەریەکانی هونەرمەندی ناوداری ئیتاڵی میکلانجلۆیە. تەورەکانی ئەم کتێبە باسکردنە لە تەکنیکی کارکردنی مایکلانجیلۆ و بەرهەمە ناوازەکانی، هەروەها وەک شاعریش ئاماژەی پێدەکرێ و لایەنە شاراوەکانی ژیانیشی باس کراوە. بۆ قسەکردنی زیاتر هونەرمەند حەمە هاشم یوانە لەگەڵمانە و گفتوگۆی زیاترەکەین. کاکە حەمە سڵاو لێبێ بەخێر بێت. زۆر سپاس دەکەم. میکلانجلۆ کێیە و ئەوەنە پەرۆژ بووی کە کتێبێکی دەربارەی بنووسیت؟ میکلانجلۆ یەکێکە لەو سێ هونەرمەندە گەورەی ڕابەری سەردەمی ڕێنیسانس لە ئیتالیا لە سەدەکانی ناوەڕاست کە خۆ دەزانی سەردەمی ڕێنیسانس وەکو بەردەبازێکی گرنگ لە هەم کللتور هەم سیاست هەم لایەنی کۆمەڵایەتی و هونەری لە دنیای هەموو دنیا ینی وەکو بەردەباز بووە بۆ پێشکەوتنی ئازادی ئینسان، ئازادی کەسایەتی ئینسان. لەو شۆڕشە گەورەیە سێ لە ڕابەرانی ئەو هونەری شێوەکاری تێدا بووە کە هیچیان میکلانجلۆیە و ئەوی کە لیۆناردۆ داڤنشی و ڕافائیلە. ئەنجا بۆیە میکلانجلۆ یەکێکە لە هونەرمەندانی پیکەرسازی زۆر گەورەی جیهان بە بڕای من و بە بڕای زۆربەی ئەو خەڵکانی کە لە بواری هونەر لە مێژووی هونەر یان ڕەخنەگری هونەرن تاکو ئێستا هیچ پیکەرسازێک بە سەدەی ئێستاشمانەوە شان لە شانی میکلانجلۆ نادات. ئێمە بۆ پێی ئەڵێن مایکل ئەنجیلۆ کامیان ڕاستە؟ ڕاستیەکەی میکلانجلۆ ناوەڕاستیەکەیەتی چونکە لە فلۆرەنسا خۆی ئەگەر بڵێ مایکلانجیلۆ کەس تێر ناگە نازانێ باسی چیەکەی. لە ساڵانی هەشتایەکان هونەرمەند محەممەد عارف کتێبێکی نووسی تەرجەمەی کرد لە ڕوسیەوە بە ناوی مایکل ئەنجیلۆ. ئەو تەرجەمەی لە عەرەبیەوە کردبوو. ئەو سپەیسە لە نێوان مایکل و ئەنجیلۆ نییە. ئەبێ پێ بڵێ میکلانجلۆ، یعنی ئەگەر نەڵێ میکلانجلۆ کەس تێ ناگە. ئیتر لەبەرەوە وتم هەر لە زمانی فلۆرەنسیەکان خۆیەوە جوانترە و باشترەوە بۆی ئێمەش بە هەڵەیانەچین. ئەم شێوازی نووسینی ئەم کتێبە و جیاوازە لە نووسینی کتێبەکانیکە و ئەم کتێبە بە شێوازێکی سینارستانە چوویتەتە نەو بابەتەکانەوە. ئەکرێت باسێکم بۆ بکەیت؟ لە ڕاستی من خۆم وەکو هەم وەکو متابعی مێژووی هونەر هەم وەکو لە سەردەمی خوێندکاری منیش یعنی زۆر هۆگری مێژووی هونەر بووم و بەلای منەوە ئەو سێ کەڵە هونەرمەندە زۆر گرنگ بوون کە ناویانم هێنا، بە تایبەتی لیۆناردۆ داڤنشی ئەوەی کە خاوەنی تابلۆی مۆنالیزایە. ئەو لەبەرەوەی وێنە چێش بووە لە لای من چونکە خۆشم وێنە چێش بووم. لیۆناردۆ داڤنشیم حەز لێ بوو زیاترەوە لە سەردەمی مایکلانجیلۆ گەنجتر بووە لە لیۆناردۆ داڤنشی. هەندێک جار بە گاڵتەجاریەوە باسی لیۆناردۆ داڤنشی کردو. بۆیە من قەت بە خەیاڵمانە هاتووە لەسەر میکلانجلۆ کتێبێک بنووسم. بەڵام بەڕاستیەکەی کە چوون بۆ فلۆرەنسا و بەنیاز بووم کە پەیکەری داڤید ببینم کە پەیکەرێکی زۆر مهمی میکلانجلۆیە لە دنیا و تاکو ئێستا خەڵک سەرسامە بەکارەکەی و زۆربەی خەڵک لە دنیا کاتێ بۆ فلۆرەنسا ئەبێ ئیلان ئین بکە، ینی بچێت بۆ ئەکادیمی گەلەری کە ئەو پەیکەرێت تێدا. جا منیش کە گەیشتمە فلۆرەنسا بەڕاستی زۆر بە پەرۆژ بووم کە بگەمە ئەکادیمی گەلەری. ڕۆژێکی دووشەممە بوو بە پێچووم کە چووم ئەکادمی گەلەری داخرابوو بەداخەوە وتیان دووشەمان داخرێ، بەڵام ئەبێ بەیانیەکەی زوو بیتەوە، ینی سعات 9 ئەکرێتەوە، بەڵام ئەبێ 7 لێرە بیوتم بۆ وتیان لە بەروی بە بەرد ناکەێت. کە چووم بەڕاستی سعات 7 بەیانی چووم بەلای کەمی 3-4 کۆڵان خەڵک سەرەی گرتبوو بۆ بچێتە ژوورەوە. یعنی هەتا سعات 12:30 نیوەڕۆ من وەستاوم ئەنجا پلیتیەوەم پێ ڕەوابیندراوە کە بچم پەیکەرەکانی میکلانجلۆ ببینم. کە چوومە ژوورەوە بەڕاستی تووشی شۆک بووم بە پەیکەری داڤید کە لە مەڕمەڕی ڕق تۆ بتوانی ئەو هەموو دیقە زۆرە لە ئەناتۆمی جسمی ئینسان دەربکەی بەبێ هیچ تەکنۆلۆژیایەک تەنیا سم بە یەک و چەکشێکت پێ بەبێ هیچ هەڵەیەک. یعنی ئەوە
یەکێک بوو لە هاندەرەکانی کە من کتێبەکە بنووسم و دوای ئەوەی کە من هەموو بەشەکانی گەلەریەکە گەڕاموە ئەخیرن کە ویستم بچمە دەرەوە لە گەلەریەکە یەکێک لە دوام و بانجی کردم هاواری کرد هەمە هاشم منیش پێم سەیر بوو یعنی کەسێک لەوێ من بناسێت یان شتێک گوێم نەدا ئەوم زانی شتێکی هینە دووبارەی کردەوە کەسەکە کە سەیرم کرد کابراایکی عەبا درێژی زۆرێکی تر بوو ڕیشی هەبوو ینی لە خەڵکەکەی کە جیاواز بوو منیش وتم فەرموو وتی تۆ من ناناسی وتم نا سەیرێکم کرد وتی من مایکلئەنجلۆم نامناسی ئیتر دەستی خستە سەر شانم میکلئەنجلۆ وتی وەرە داوەتی من باچین بۆ ئۆفیسەکەم و لەوێ باسی هەندێک شت ئەەکەین لە ئۆفیسەکەی هەندێک شعرەکانی لەو ناوە کەوتە بوو ینی دواتر داواتی کردم بۆ ڕێستۆرانتێک پیزای ئیتاڵیمان خوارد بێکەوە و دواتر گەشتێکمان کرد بە ناو پەیکەرەکانی لە فلۆرەنسا دانەدانە کە ئەو پەیکەرانی کە کردوویەتی و سەربردەی پەیکەرەکانی لە فلۆرەنسا چۆن دایناوە و مشکلەکانی چی بووە کێشەی چی بۆ بۆی ئەوانەی هەموو بۆ باسکردم و من لە کتێبەکەمە بە جۆرێک لە جۆرەکان مایکلئەنجلۆم کردو بە هاوڕێی خۆم لە گەشتەکەم بۆ ئەوەی ئەو زانیاریانەی کە من هەمە لەسەر میکلئەنجلۆ وەکو ڕاوی میکلئەنجلۆ بکەم بە کەسی یەکەمی ناو سیناریۆیەکەم واتە ئێستا بۆ فیلمیشە بێت ئەو بە دڵنیاییەوە بۆ فیلم ئەبێت ئەم سەرچاوە شێوەکاریانە یان هەر سەرچاوەیە کە دەربارەی شێوەکاری بێت تا چەند گرنگە بۆ خوێنەران یان بۆ شێوەکاران یان بۆ ئەو خوێندکارانی لە بەشی شێوەکاری دەخوێنن بەڕاستەکەی کتێبخانەی کوردی بەداخەوە کە زۆر هەژارە لە ڕووی کتێبی هونەری بە گشتیەوە بە تایبەتیش هونەری شێوەکاری ینی چەند هەوڵێکی کەم هەیە چەند کەسێکن کە لە بواری شێوەکاری ئەنووسن و باەخی زۆری هەیە بۆ ئەو خوێندکارانە یان ئەو کەسانێک کە لە بواری ماستەر یان دکتۆرا ئێستا خوێنن زۆر محتاجی کتێبی هونەرین بە تایبەتی ئەگەر بە زمانی کوردی نووسرابێت چونکە ئەوان ڕەنگە هەم دەستیان نەگا بە سەرچاوی زۆر گرینگی زمانەکانی دیکە یان عەرەبی نازانن یان ئینگلیزی نازانن بۆیە بە زمانی کوردی ئەگەر کتێب چاپ بکرێت پێم وایە زۆر گرینگە. کاک حەماشم زۆر سپاس دەکەین سپاس بۆ هەوڵ و ماندووبوونەکانت لە بواری شێوەکاریدا هەر بژیت زۆر سپاس.